سڵاوتان لێبێ ئازیزانم، ئێوارەتان باش، هیوادارم تەندروست باش بن. ئەمڕۆژ هاتینە وڵاتان بە تەوەرێکی تازە. ئەنجا ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگتان بۆکەین کە لە ناو خانمانایە، بێگومان ئەویش ناڕێکی سووڕی کەوتنە سەر خوێنە. ئەنجا ئەمڕۆ زۆر بە وردی باسی هۆکارەکانیەکەین، باسی چارەسەرەکانەکەین وە کۆمەڵێک هەواڵمان بۆ ئامادە کردوون کە پەیوەندیدارە بە بابەتە سەرەکیەکەمان وە پێتانەڵین شتێک کاریگەری باشی لەسەر بێ وە چ شتێک کاریگەری خراپی لەسەر بێت. و هەروەها پزیشکی پسپۆڕش لێرە لەگەڵمانایە زۆر بەورتر لە بڕگەی دووەمە پرسیار لەوەکەین و ئەویش وەڵاممانایەتەوە، واتە ئەمڕۆ بە تەواوەتی وەڵامی هەموو پرسیارەکانتان دەدەینەوە سەبارەت بەم بابەتە لەگەڵ ڕاسانە. سڵاو لێبێ ڕاسان، چۆنیت؟ سڵاو لێبێ لیندا، تۆ باشی شکر؟ تەندروستی چۆنە؟ زۆر باش. یەخوا باشی. سڵاتان لەبێ خۆشەویستانم، هیوادارم هەموو لایەکتان زۆر دڵخۆش و تەندروست باش بن. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە ئەم ئێوارێش بتوانین کۆمەڵە زانیاری و بابەت بهێنینە خزمەتی ماڵەکانتان و هیوادارین دووبارە ببینەوە بە میوانێکی ڕوحسوک لە ناو ماڵەکانتانە. لە ئەم ڕۆژاوە هاوکارم لیندا ئاماژەی پێەیە بە یەکەوە کۆمەڵێ بڕگە و بابەت و زانیاری زۆر تازە هێنینە خزمەتی ماڵەکانتانەوە. لە ئەمڕۆیە پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە خانمان، تایبەتە بە تێکچوونەکانی سووڕی ماگانە و بە تایبەتیش سووڕی کەوتنە سەر خوێن. باز لەواکەین کە چ هۆکارێک لە کاتی ژیانکردن و شێوازی ژیانە کاریگەریە کاتە سەر ئەمە. لە چ کاتێکە خانمان بزانن تێکچوونێکیان هەیە لەم سوورە و پێویستە سەردانی پزیشکێکی پسپۆرت بکەن. جا ئەمڕۆ لەگەڵمان نابن بۆی بە ورد و درشتی بچینە ناو بابەتەکەەوە. ڕاستە، بێگومان دەستخۆش ڕاستان، بێگومانەوە بابەتێکی زۆر گرنگە بۆی بە تایبەت خانمان زۆر بە وردی گوێ بگرن لە بابەتەکە، بۆی بە تەواوەتی ئاشنای جەستەی خۆیان بن و ئاشنای ناڕێکیەکان بن و بێگومان هەر ناڕێکیەکیان بەدی کرد پێویستەکات ڕاستە و خۆ سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن بۆ ئەوەی بە زووترین کات حاڵەتەکەیان بۆ دەستنیشان بکە و چارەسەری گونجاویان بۆ دابنێت. و بێگومان حاڵەتەکە زۆر پەیوەندیدارە بە هۆرمۆنەکانەوە، بە هۆرمۆنەکانیش زۆر کاریگەرن بە دەوروبەر و زۆر کاریگەرن بە خواردنەکان کە ئەی خۆین و لانی دەرونی و هەموو بابەتەکان کە لە دەوروبەرە ڕۆدەن پەیوەندیەک لە نێوان هۆرمۆنەکانە بۆی هەیەەوە. ئەو حاڵەتەش ڕاستە خۆ پەیوەندی بە هۆرمۆنەکانەوە هەیە بۆی ئەگەری تێکچوون و ناڕێکی زۆرە بۆی ئەمانەوەی ئەوڕۆ زۆر بەوردی باسی بکەین. دەستخۆش لیندا، جا پێشەوەی بچینە لای هەواڵەکانمان ئەمڕۆیە بە خۆشحاڵیەوە تیمێکی بەرەو پێشچوونی پزیشکی تایبەت لە پارێزگای هەڵەبجەی شەهیدی خۆشەویستەوە سەردانی کۆمەڵە شوێنکاری تایبەتیان کردووە بە بەستی پێدانی ڕێنمایی تەندروستی تایبەت بە کارکردنیان بۆەوەی کە هاوڵاتیان بتوانن باشترین خزمەتی پڕ تەندروستی بگەێنن بە هاوڵاتیانە. جا لە مەودای ئەم گەڕان و تایبەت بە شوێنکارەکانی هەڵەبجە و دەوروبەری تایە کۆمەڵی ڕێنمایی تایبەتیان یاوە بە شوێنکارە خۆشەویستەکان و لە هەمان کاتیشە کۆمەڵە شوێنیان سزادا و کۆمەڵە شوێنیان داخستووە. بۆ ئەمە بەسەش ئێمە ئەمانەوەی بە پەیوەندی لەگەڵ دکتۆر سەنگەر محەممەد یاری دەدەری بەڕێوبەرایەتی تەندروستی هەڵەبجە بۆ کاروباری هوەری قسە بکەین. سڵاو لێبێ دکتۆر یان تەندروستی باشە شکر. سڵاوتان لێبێ قوربان. سڵاو لێبێ دکتۆر. هەر بژیت ئامانج لە سەردانیکردنی ئەو شوێنکارانە چی بوو؟ ینی ئاماژتان چی بوو لەوەی کە سەردانی ئەم شوێنکارانەتان کرد؟ بزنەکانی خۆپاراستنی تەندروستی لە تەندروستی هەڵەبجە بەردەوام هەفتانە و مانگانە ڕێنمایی بە پاڵنکارەکان دەدەن. ڕێنمایی پاک و خاوێنیە سەرەتاوە، ڕێنمایی یاساییشەکە کۆمەڵێک بەوە ڕێگریکردن لە بەکارهێنانی مادەی بەسەرچوو لە شوێنکارەکانە. ئەمانە کۆمەڵێکیان یاساین و کۆمەڵێکیان تەندروستین و تایبەتن بە پاک و خاوێنیەوە. ئەم سەردانەش وەکو هەموو سەردانێکیکەی لەو سەردانانەی کە لیژنەکانمانەیکەن لەو سەردانانە بووە و بێگومان کۆمەڵێک چۆن هەبوون کە ڕێکاری تەندروستی ڕاستیان نەگرتووەتە بەر لە ئەوانەی کە پێشتر ڕێنماییان پێدراوە و ئەو ڕێکارانیان جێبەجێ نەکردووە سزا دراون و ئەوانش کە یەکەم جاریانەوە ئاگادار نەبوون لە ڕێنماییەکان پێکراون و ڕێنماییەکانیان پێدراوە. زۆر دکتۆر سەنگەر، ئەگەر باسێکمان لەو بۆ بکەی لە پارێزگای هەڵەبجە و دەوروبەری لە مەودای ئەم ڕێنمایی و سەردانکردانە چەند شوێنکار سەردانی کرا و چەندیشیان سزا دراون و لەبەر چیش سزا دراون؟ خۆی هەموو کاتێک کە هەفتانە هاتوچۆوەکەن ئەم لیژنانە هەر جارە و ژمارەیەک شوێنکار باڵێت بەسەرەکەنەوە لە گەڕانی ئەم جارەدا هەر شوێنکار بەسەرکراونێتەوە و چوار لەوانە بەهۆی ئەوەی کە پێشتر ڕێنماییان لەلا بووە بەڵام ڕێنماییەکانیان جێبەجێ نەکردووە سزا دراون. ئەوەشمان لەبیر نەچێت کە هاوڵاتیانی
هەڵەبجە کۆمەڵێک هاوڵاتی خۆبەخشانەوە بەبێ هیچ بەرامبەرێک ئەو ئەرکیان گرتوۆتە بەر کە ئەم تیمانە ئاگادارەکەنەوە لە بوونی سەرپێچی زۆر چالاکن و خزمەتێکی زۆر گەورە پێشکەشەکەن بەڕاستی چەندانەیەشیان لەوانە بەهۆی ئەو ئاگادارکردنەوەی هاوڵاتیانەوە بۆ کە ئاگاداریان کردوونەوە ڕێنمایی تەندروستی جێبەجێ ناکەنەوە شوێنانە. دەست خۆش پلان و هەماهەنگی بەڕێوبەرایەتی تەندروستی هەڵەبجە چییە لەگەڵ لایانی چاودێری تەندروستی بۆ ئەوەی کە ئەم حاڵەتانە بەرەو کەمبوونەوە بچێتوە ئەو حاڵەتانە کەمتر ڕوو بداتوە کەسی کەمتریش سزا بدرێ بە بۆنی ئەو سەرپێچیانەوە؟ پلان بەردەوامەوەیە کە بە شێوەیەکی بەردەوام ڕێنمایی دروست لە ڕووی تەندروستیەوە بدرێ بە شوێنکە و دواتریش بەسەرکردنەوە هەبێت و ئاگاداری ئەو شوێنانە بن و هەر کەسێک کە ڕێنمایەکان جێبەجێ ناکات سزا بدرێن. ئەمە ڕێکارەکانە و ئەو ڕێکارانش بە باڵین بە تێپەڕینی کات بەردەوام لە گۆڕینان بازێ جار ینی بۆمان دەرەکەوێت کە ڕێنماییەک لەوانەیە زۆر ناڕەحەت بێت جێبەجێ بکرێت و بە ڕێنمایەکە ئەگۆڕدرێ یاخود شێوازێکی تر بێتە بەر ینی بەردەوام دراستێ لەسەر شتانە و ڕێنمایەکان وەزارەتەوە بەڕێوەبەرایەتەکانەوە دابەزێ بۆ بەڕێوەبەرەتی خۆپاراستن و بەڕێوەبەرایەتی خۆپاراستن زۆر ماندوو و ناسانە بەردەوام ئەو ڕێنمایانە بڵاو دەکەنەوە بەسەر خاوەن کارەکانە و دواتریش بەدواداچوونەکەن بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکان. زۆر چاکە دکتۆر ئەم ڕێنمایانەی کە ئێوە تایبەت بە شوێنکارەکانی بەخشن چین یاخود هاوڵاتیان چ شتێک ببینن درک بەوە بکەن و بێن لە لای ئێوە سکاڵات تۆمار بکەن تایبەت بەو ڕێنمایانی کە ئێوە بەڕێستان ڕاگەێنن واتە بەگشتی ڕێنمایەکانتان هەم بۆ خاوەنکارەکان و هەم بۆ هاوڵاتیانیش چییە کە ئەبێ ئاگاداری بن؟ تەندروست دەرەچێت شوێنەکانە پاکە بۆ خۆراکانی کە ئامادە دەکرێن و بەکارهێنانی مەواد و مەوادی بەسەر چووە کە لەکات و تەندروستی دەرچوون بۆ دروستی بەکارهێن یعنی زۆر و ڕێنمایی ئێمەی بەخشێتە شوێنانە پاکوسێنێزی و ئەکرانی نەکارەکەن هەموو ئەوانە ڕێنمانی بابەتن. دەست خۆش بێت یان زۆ سپاس بۆ ڕێنمایەکانت ئەو ڕێنمایانی کە ئێستا گرنگە و هەرچەندە بە هۆکاری ئەوەی کە کەمێک لە شەبەکە خاو بوو هۆکار بوو بۆی کە تۆزێ دەنگە لای ئێمە خراپتر بێ بەڵام زۆر سپاس بۆ زانیارەکانت هیوادارین بەردەوام ئەم تیمانە لە هەوڵا بێت و تیمی زیاتری هەبێ. دوالیندا لێرەیە ئەمە زۆر گرنگە. زۆر سپاس بۆ دکتۆر سەنگەر محەممەد یاریدەدەری بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە بۆ کاروباری هونەری کە لێرەیە بە بەردەوامی وەکو خۆی ئاماژەی پێە چەند تیمێکی تایبەت ڕەواناکەن بۆ پارێزگای هەڵەبجە و دەوروبەری بۆی بە بەردەوامی چاوردێری چڕی لایەنی تەندروستی شوێنکارەکان بک بۆەوەی کە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و دەوروبەری بە بەردەوامی لە باشترین تەندروستیا بین. ڕاستە بێگومانەوە مای دڵخۆشیە کە بەم شێوەیە چاودێری ئەکرێ کە شوێنکارەکان گونجاو بن بۆ ئەوەی کە هاوڵاتیان بە باشترین شێوە خزمەت بکرێن و هاوڵاتیان دوور بن لە هەر نەخۆشیە کە نەخۆشیەکە هۆکارێکی ئەوە بێ کە شوێنکارەکە زۆر بە باشی پاک خاوێنی نەپاراستۆ یاخود هەر بابەتێکی تر و ئەو چاودێریکردنە بەڕاستی مای دڵخۆشیە لەبەرەوەی زیاتر ئەو کەسێک کە کارەکە زیاتر ئاگاداری خۆیە بێت زیاتر ئاگەی لە تەندروستی هاوڵاتیانە بێت و هەنێک شت هەیە کە بێگومان ناتوانێت سەرپێچی بکات. بەدڵ نییە جا هیوادارین ئەم تیمانە هەر بەردەوام بن و دووبارە زۆر سپاس بۆ دکتۆر سەنگەریش و هیوادارین بەردەوام بن بە خۆشحاڵیەوە لیندا لە ئەم ماوەی پێشووتریشە بڕێکی باش لە تیمەکان بەناو هەڵەبجە بڵاویان پێکردو بووی کە بە بەردەوامی باشترین تەندروستی ببەخشن بە هاوڵاتیانی هەڵەبجە ڕۆمایی زۆر خۆشحاڵیە و هیوادارین لە بەردەوامی زۆر زیاترا بن. جا لیندا با بچینە سەر بابەتەکان و کۆمەڵێ بابەتی زۆر تایبەتمان هەیە.
لە ئێستا ڕاستکردنەوەی هەڵە باوەکانمان هەیە و پێم خۆشە لەوە دەست پێ بکەین و لیندا پێمان بڵێ باز لە چیەکەین و ئەو هەڵەیە چیەکە ئێمە ئەمانوی ئەمڕۆ ڕاستیکەینەوە. ئەمڕۆ باسی ڕاستکردنەوەی هەڵە باوەکانەکەین بە تایبەت لە کاتی سووتانە لەگەڵ ڕاستانە سێ خاڵتان پێڵین کە لەوانەیە زۆر بیست بێتتان یاخود بەرکەوتتان لەگەڵ یا هەبوو بێت جۆرێک ئەوەتان لا دروست بێت کە بەڕاستی لەوانەیە شتە ڕاست بێت و بەڕاستی لە کاتی سووتاندا یارمەتیتاندا ئەو لێرە پێتانەڵین کە ئەمە بیرکردنەوەیەکی هەڵەیە. ئەنجا یەکەم خاڵەگەر هاوکارانم یارمەتیم بدەن سەهۆڵ خستنە سەر شوێنی سوتاوی یەکەم شت یەکەم خاڵ سەهۆڵ خستنە سەر شوێنی سوتاوی ئەمە زۆر خراپە بێگومان زۆر باوە لە ناو خەڵکا کە شتێکی باشەوە هاوکاران پێمانەڵێن کە گرافیکمان نییە کاڵای خۆم بۆتان باسەکەم ئەمێ پێتان بڵێم کە سەڵ خستنە سەر شوێنی سوتاوی خراپە لەبەرەوەی زۆر کەسەکە وا هەستەکات کە سارکردنەوە تووشی شوێنی سوتاویەکە بەڵام لە ڕاستیە زیاتر خراپیەکە لە ڕێژەی خوێن بۆ شوێنەکە کەمە بێتەوە ئەمەش وا ئەکات کە شوێنەکە درەنگتر چاک ببێتەوە و کاتی زیاتری بووە بێ تاوەکو و چاکە بێتەوە. زۆر ڕاستە جالیندا ئێمە ئەمانەوە ئەو شوێنەی کە سوتا و کێشەیەکی بۆ دروست بووە ڕێژەی ئەو مولو لە خوێنانە بۆ ئەو ناوچەیە زیاتر کە بۆی کە پرۆسی چاکبوونەوە باشتر بێت. بەڵام کاتێک کە تۆ سەهۆڵێکی ئەخەیتە سەر ئەمە هۆکارە بۆی کە بەئاوسە یەکەم شت و دواتر هۆکارە بۆی کە ئەو مولو لە خوێنانی چواردەوری ئەو برینە و چاودۆری ئەو سوتاویە کەم بکرێتەوە گرژی ملولەی خوێنەکان ڕۆبا ئەو کاتە هۆکارە بۆی کە ڕێژەی چارەسەرکردن و باشترکردنی سوتاوەکە و خراپتر بێت و ئەو سوتاوی کە هەیە خراپتری بکە ڕاستە وە سەهۆڵی کەگەل لە شتا خراپەکان کە نابێ بیخەنە سەر. ڕاستە بێگومان ئەنجامەوێ پرسیارە لە تۆ بکەم ڕاستان لەبەرەوەی خۆشت پزیشکی ددانیت خاڵی دووەم زۆر پەیوەندی هەیە بە تۆوە ئەویش بەکارهێنانی هەویری ددانە کە ئەویش هەر وەکو سەهۆڵەکە لەبەرەوەی هەستێکی ساردی ئەبەخشێ هەستەکەم بۆیە ئەو هەڵە تێگەشتە بڵاوەتەوە ئەمە تۆ ڕوونکردنەوە بۆ بدەیت. جالیندا شتێکی زۆر جوان هەیە لێرە تۆ ئەماژە و بۆیە کە ئەڵی هەویری ددان خۆی هەویری ددانە عین ناوی خۆی بەخۆیەوەتی من بۆچی بۆ شوێنی سوتایی بەکاری بێت وانە ناوی خۆی بەخۆیەوە نییە دەبات وەزە ئەمە ڕوون بکەینەوە کە زۆرێک لە هاوڵاتیان هەویری ددان بەکارێنن بۆ شوێنی سوتاوەکانیان و ئەوێ بۆ ماوەیەک سادی بکەنەوە بەڵام ئەمە زیانێکی زۆرە گەینە بە شوێنی سوتاوەکە و هەستیاری و کۆمەڵێک زانەوە و زۆر شتی زیاتر و کێشەی زیاتر بۆ شوێنی سوتاوەکە و دروستەکان بۆچی چونکە ئەم هەویری ددانی کە تۆ بەکاریێنی کۆمەڵێ مادەی کیمیایی تایبەتی تایە کە پێویستە بۆ ناو دەم و ددانمان یاخود کۆمەڵێ مادەی زبری تایە کە لە هەنێ لە هەویرە ددانەکانە هەیە کە ئەگەر تۆ بەکاری بینی بۆ شوێنی سوتاوەکە و دواتر بە شوێنی سوتاوەکە یا بڵاوی کەیتەوە ئەمە خراپتر ئەکەیت بۆیە پێویستە تۆ ئەم ماجونی دانە و ئەم هەویری دانە بەکارنێنی پێویستە بۆ نییە کە تۆ ئەمە بەکاربێنین لە جیاتیەوەی کە بتەوێ بە هەویرێکی ددان یاخود بە سەهۆڵێ ئەم سوتاوی و چاکەیتەوە لە جیاتی ئەوە بیخەرە بەر ئاوی بەلوعە جوانترین نمونە لێرە یالیندا ئاوی بەلوعەیە چونکە ئەڵێ ئاوێکی ڕۆشتوو نەسارد بێ نە زۆر سارد بێ نەگەرم بێ ئاوێکی ئاسایی ئاوی بەلوعە جوانترین نمونەیە لەسەر ئاوێکی ڕۆشتوو بۆ ماوەی 20 دقە بە ئەم سوتاویە لەسەر ئاوێک بڕوە ئەمە جوانترین نمونەیە کە تۆ بۆ ئەوە بەکاری بێنی و هیچ شتێکی کە بێز ناکا بەکاربێنی لیندا خاڵێکی ترمان هەیە کە ئیش زۆر باوە لە ناو هاوڵاتیانە کە هەڵەیەکە کە زۆر دووباراکرێتەوە پزیشکانی زۆر بەدەستیەوە ئەناڵێنە پێمان بڵێ ئەویان چیە هەڵی دواترەوەی کاتێک کە کەسەکە تووشی سوتانێکی دیاریکراوە بێت جلەکە بە شوێنەکەەوە ئەنووسێت ئەو کەسێکە لە دەوروبەری ئەو کەسەیە کە تووشی سوتاویەکە بووە یەکسەر جلەکە لێکاتەوە لە ڕاستیە وازانێت کە ئەوە شتێکی باشەکات یاخود یارمەتی ئەو کەسادات کە سوتاوە بەڵامەوە زیاتر حاڵەتەکەی لێ خراپەکەیت بۆیە تکایە کاتێک کەسێک بەو شێوێ تووشی سوتانێکی لەو شێوەیە بێ لەلاتان و جلەکە بە سوتاویەکەەوە ئەنووسێت کایە دەستکاری مەکەن تاوەکو ئەیبەن بۆ شوێنێکی دیاریکرا و فریاگوزاری بۆ کرێت و دکتۆرەکان خۆیان ئەزانن چۆن بۆی چارەسەر بکەن ڕاست جالیندا زۆر شتێکەش هەیە کە بیستومانە بۆ کاتی سوتایی و بۆ شوێنی سوتایی بەکارێنن وەکو ڕۆنی چێشت و زەیتی زەیتون و یاخود کەرە و شتیکە هەیە ماست و ئەمانە تەنها بۆ ماوەیەکی کاتی بۆ ماستەکە بۆ سارکردنەوەی بەڵام ڕۆن و کەرە و زەیتی زەیتونەکە بە عکسەوە گەرمتری ئەکا تۆ هەر بیەنە ڕۆن زەیتێکی زەیتون بۆ ماوەیەک لە پێستێکە هیچ کێشەیەکی نەبێ ئاوا لە پێستێکە بیخشێنە گەرمتریەکە نەک ساتری بکاتەوە بۆیە ئەو ڕۆن و ئەو زەیت و ئەو کەرەی کە هەیە کە بەکاری هێنن خراپتریەکات و پرۆسەی خاوبوونەوە و پرۆسەی ساردبوونەوەی برینەکە خاوترەکاتەوە و برینەکە درەنگتر چاکە بێتەوە زۆر گرنگە لەمانە دوور بن و تەنها ئاوی بەلوعە بۆ ماوەی 20 دقە بەکاربێنن بەسە ڕێنمایەکە زۆر ئاسانە ئاوێکیش لە تێن بەکاربێنە و تاوەکو ئەیبێ بۆ شوێنێکی دیاریکرا و
ئەو شتانە هیچی مەکەتکایە بۆ ئەوەی کە ئەو کەسێک کە تووشی حاڵەتەکە بووە پارێزراو بێت. زۆر ڕاست. جالیندا با بچینە سەر بابەتەکەی ئەمڕۆمان کە سوڕی کەوتنە سەر خوێنە و بە تایبەت باز لەو شتاناکەین کە لە ژیانی خانمانە کاریگەریە کاتە سەر ئەم سوڕی کەوتنە سەر خوێن و سوڕی مانگان. جا لە یەکەم لە توێژینەوە یەکەم هەواڵمانە باز لە فشاری دەرونیەکەین تایبەت بە خانمان. باز لەواکەین کە فشاری دەرونی چ کاریگەریە کە کاتە سەر سوڕی مانگانە تایبەت بە خانمان. با بەیەکەوە زانایی زیات وەرگین لەم بارەیەوە فەرموون. پێداچوونەوەیەکی زانستی پەیمانگای تەندروستی نیشتیمانی لە ئەمریکا جەخت لەسەر فاکتەرێکی گرنگی ڕۆژانەی ژیانی خانمان دەکاتەوە کە دەکرێت کاریگەری لەسەر سوڕی مانگانەی خانمان دروست بکات. ئەم پێداچوونەوەی دەرکەوتووە شاری دەرونی سوڕی مانگانەی خانمان دەشێوێنێت. لە میانەی پێداچوونەوەکەدا پسپۆران هەستاون بە شیکارکردنەوەی داتای 41 چارەخواز و هەندێک لەم چارەخوازانە بەدەست فشارێکی دەرونیەوە دایان ناڵان و هەندێکی دیکەیان لە بارودۆخێکی ئاساییدا بوون. ئەمەنجی ئەم بە دوواداچوون و شیکاریە تێگەشتن بووە لە کاریگەرەکانی فشاری دەرونی لە کات و شێوازی سوڕی مانگانەت. دەرەنجامی بەدواداچوونەکە دەری خستووە ئەو خانمانەی ئەزمموی فشاری دەرونیان دەکرد بەدەست ناڕێکی سوڕی مانگانەوە دەیان ناڵان بە جۆرێک کە زۆربیان لە کات و بەروارێکدا دەچوونە قۆناغی کەوتنە سەر خوێنی سوڕی مانگانەوە کە خۆیان پێشبینیان نەدەکرد. هەندێک لەو خانمانەش ئاماژەیان بەوە دەکرد دووچاری وەستانی ئەو قۆناغی سوڕەکە بوونەتەوە بە شێوەیەکی کاتی. جا لە لایەکی دیکەشەوە شارەزایان ئاماژەیان بەوە کردووە شاری دەرونی کاریگەری لەسەر چۆنێتی و چەندێتی خوێنی ڕۆشتووی قۆناغی کەوتنە سەر خوێنیش دروست کردووە. زۆرێک لەو خانمانەی ڕێژەیەکی زۆرتر خوێنیان لێ ڕۆشتووە بە بەراورد بەو خانمانەی لە بارودۆخێکی ئاساییدا بوو. لەبارەی هۆکارەکانی ئەو گۆڕانکاریانەوە پزیشکان دەڵێن شاری دەرونی هۆکارە بۆ دەردانی ڕێژەیەکی زۆری هۆرمۆنی کۆرتیزۆل، ئەمەش کاریگەری لەسەر هۆرمۆنەکانی GnRH، پرۆجسترۆن، ئیسترۆجین، LH، FSH دروست دەکات. هەموو ئەمانەش مەترسی شێواندنی کات و شێوازی قۆناغەکانی سوڕی مانگانە زیاد دەکەن. ئازیزانم وەکو پێم وتن کە لایانی دەرونی زۆر کاریگەری ڕاستەوخۆی ئەبێ لەسەر بەتایبەت سوڕی کەوتنە سەر خوێن لە سوڕی مانگانەیە وەلەو حاڵەتەشا پەیوەندی بە هۆرمۆنەکانەوە هەیە کە هەموو ئەو هۆرمۆنانەی کە ناویانم هێنا ئەگەر گوێتان گرتی بێ ناوی کۆمەڵێک هۆرمۆنم هێنا هەموو ئەو هۆرمۆنانە پەیوەندیدارن بەم حاڵەتەوە واتە پەیوەندیدارن بە سوڕی مانگانەوە. ڕێخستنی سوڕی مانگانە دووژیان بوون هەموو لە دەستی ئەم هۆرمۆنانەیە کاتێک کەناڕێکی ڕوەدات لەو هۆرمۆنانە بە هۆکارێکی دیاریکراو کە لایانی دەرونیە شێواوە وەک ڕێژەی کۆرتیزۆل بەرز بۆتەوە بەو شێوەیە ناڕێکی تەواو ڕوو لە خانمەکەکە و لە سوڕی مانگانەکەەوە لە سوڕی کەوتنە سەر خوێنیان دەرەکەوێت. جالیندا ئێمە بە درێژایی بەردەوامبوونمان لە پرۆگرامەکانمانە باسمان لەوە کردووە کە فشاری دەرونی و بەرزبوونەوەی ئەم هۆرمۆنی کۆرتیزۆڵە چ کاریگەریەکە کاتە سەر لایەنی تەندروستیمان. را بەدڵنیایەوە زۆر کەس وازان لیندا کە لایەنی دەرونی و لایەنی تەندروستی واتە دەروندروستی و تەندروستی جەستە دوشتی جیاوازن بەڵام پەیوەندیکی ڕاستە و خۆیان بەیەکەوە هەیە. وەک ئێستا لێرە لەم توێژینەوەیە باسکراوە بەرزبوونەوەی ڕێژەی کۆرتیزۆڵ و بەرزبوونەوەی فشاری خانمان تایبەت و لە ژیانی ڕۆژانەیانە کێشەیەکی زۆر بۆ لایەنی سوڕی مانگانەیان دروستەکات و هۆکارێکە بۆ تێکچوونی سوڕی مانگانەیان و تا ئێستا زۆر خانم هەیە کە نازانن وشەی تێکچوونی سوڕی مانگانە یاخود تێکچوونی سوڕی کەوتنە سەر خوێن چییە بەواتای چیت. ئێمە ئەمڕۆمان هەڵبژاردۆ بووی لەسەر ئەوە بدوین باسیک لەوە بکەین کە ئەم تێکچوونانە لە چی و چی پێکدێن. خانمێک بە چی بزانێت تێکچوونی هەیە لە سوڕی مانگانەکەی و پێویستی بەوەیە سەردانی پزیشکی پسپۆرت بکە. بەدڵنیایی ئەمڕۆ لەسەر ئەو بابەتا ڕوین و یەکە بەیەکەی نیشانەکانی ئەدوین. یەکێکیش لە هۆکارەکانی کە هۆکارە بۆ تێکچوونی ئەم سوڕی مانگانەیە لە بەرزە فشارە و بەرزی ڕێژەی کۆرتیزۆڵە تایبەت لە ژیانی ڕۆژانەی خانمانە. ڕاستە بێگومان دەست خۆشڕاستان ئەجا لە هەواڵی داهاتووە ئەمە باسی ئازار بکەم بێگومان هەموو خانمان ئەزانن کە ئازارێکی دیاریکراوی هەیە ئەو حاڵەتە وە سوڕی کەوتنە سەر خوێن بە تایبەت ئەجا ئەمە باسی ئەوە بکەم کە چ خۆراکێک کاریگەری ئەبێت لەسەرەوەی کە ئازارەکە کەم ببێتەوە بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە و زانیاری زیاتر وەربگرین.
کۆمەڵێک توێژینەوە کە لە ماڵپەڕی ساینس دایرێکدا بڵاو کراوەتەوە کاریگەری خۆراک لەسەر ئازاری سووڕی ماگانە ئاشکرا دەکات. ئەم توێژینەوەیە ئاماژە بەوە بە جۆرە خۆراکێکی دیاریکراو دەکات کە لە قۆناغی کەوتە سەر خوێنی سووڕی ماگانەدا ئازار لە ناوچەکانی بەشی خوارەوەی سوک و حەوز کەم دەکاتەوە. سپۆران لە چارچەوەی پێداچوونەوەی 6 توێژینەدا بۆیان دەرکەوتووە خواردنی زەنجەفیل کاریگەری سەرسوورهێنەر لەسەر کەمکردنەوەی ئازار لە قۆناغی کەوتنە سەرخوێنی سووڕی ماگانەدا دروست دەکات و ئەوان دەڵێن زەنجەفیل ڕۆڵی ئازارشکێنێکی سروشتی دەبینێ بۆ کەمکردنەوەی ئازار لە قۆناغی پرایمەری دیزمۆنیریە. شارەزایان ئاماژە بەوە دەکەن قۆناغی پرایمەری دیزمۆنیریا قۆناغێکی هەستیارە لەم قۆناغەدا بەرزبوونەوەی ڕێژەی پرۆستاگلاندین لە منداڵداندا ئازارێکی زۆر دروست دەکات، خانمان دووچاری ناڕەحەتی و نەئارامی دەکاتەوە. خۆشبەختانە لەم توێژینەوەی بە دوواداچوونمان کردو بۆمان دەرکەوتووە کە خواردنی زەنجەفیل کاریگەری پرۆستاگلاندین لەم قۆناغەدا کەم دەکاتەوە و ئازار و ناڕەحەتیەکان بەرەو ئارامبوونەوە دەبات. جا لە لایەکی دیکەشەوە پزیشکان جەخت دەکەنەوە لەوەی زەنجەفیل نەک تەنها کاریگەری لەسەر پرۆستاگلاندین دروست دەکات بەڵکو هاوکارە لە کەمکردنەوەی هەوکردنی منداڵدان و ئەمەش دووبارە ئازار و ناڕەحەتی قۆناغی کەوتنە سەرخوێن کەمتر دەکاتەوە. ئەوەی جێگەی بایەخە زۆرێک لە فۆرمەکانی زەنجەفیل بە دوواداچوونی بۆ کراوە لە ئەنجامدا دەرکەوتووە خواردنی زەنجەفیل بە شێوەی ئاسایی و چای زەنجەفیل و بە شێوەی کاپسولیش ئەنجامی دڵخۆشکەریان نیشان داوە. ئازیزانم ئەم توێژینەوەیە ڕۆڵی خواردنەکانی ڕۆژانەی خانمان دەرەخات تایبەت بە سووڕی کەوتنە خوێن و تایبەت بەو ئازاری کە لەم سوڕەیە تووشیانە بێت و لێرە زۆ گرنگە کە خانمان لەم کاتەیە گرنگێکی زۆر بەلایەنی خواردنەکانیان بن. ئەم توێژینەوەیە ئاماژەی بە خواردنێکی زۆر سادە و خۆشیژەوە کە باز لە زەنجەفیلەکە. زەنجەفیل لەوانەیە بە زۆر شێواز بەردەست بێ، بە چا هەیە، بە کەپسول هەیە، بە پاودەر هەیە، بە زۆر شێوازی جیاوازتر هەیە کە ئەتوانێت لە خواردن و ژەمەکانی ڕۆژانەمانە بە شێوازی جیاواز بیخۆین و سوودێکی هەیە بۆ خانمان تایبەت بە کەمکردنەوەی ئازار لە سووڕی کەوتنە سەرخوێنیانە. بۆی زۆر گرنگە کە ئیتر لەم کاتەیە ئاماژە و یارمەتی دەربن بۆ ئەوەی کە ڕێژەیەکی زۆرتر لەم زەنجەفیلە بخۆن بۆ یارمەتی دەربێ بۆ کەمکردنەوەی ئازار تایبەت بەم کاتەیە. ڕاستە بێگومان لەبەرەوەی ئەو ئازارێکی کەمێ ناڕەحەتکەرە و بێگومان چارەسەرێکی سروشتی زۆر باشترە لە ئازارشکێنێک کە وەکو حەب بەکاری بهێنی کاتێک کە ئێمە چارەسەرێکی سروشتیمان هەیە خواردنێکی سروشتی هەیە کە ئەتوانین لە ڕێگەیەوە ئازارەکەی کەم بکەینەوە باشترە لەوەی ئازارشکێن بەکاربێنین بۆیە ڕێگەیەکی زۆر گونجاوە. جالیندا با بچین بۆ لای ئازارشکێنێکی تری ڕۆژانە کە زۆر ئاسانە و ئەتوانن تەواوی خانمان لە ژیانی ڕۆژانەیانە بە تەواوی ڕەچاوی ئەم خاڵە بکەن و بڕێکی باشیش لە ئازاری سوڕێکەوتنە سەرخوێنیان کەمەکاتەوە. ئەوەش چییە؟ ئاو خواردنەوەیە. لە تازەترین توێژینەوەکانە ئەوەی سەلماندووە کە بڕێکی زۆر لە ئاو خواردنەوە ئەگەر خانمان بە ڕێژەیەکی هاوسەنگ و بە ڕێژەیەکی باش گرنگی بەلایەنی ئاو خواردنەوەیان بن ئەو ئازاری کە لە کاتی سووڕی کەوتنە سەرخوێنیانە دروستیانە بێت ئازارەکە بۆ بڕێکی زۆر باش کەمەکاتەوە. جواب بەیەکەوە بچین زانایی زیات وەرگین لەم بارەوە فەرموو. توژنەوەیەکی ورد و بەرفراوان کە لە ماڵپەری پەپمێندا بڵاو کراوەتەوە ئاماژە بە خۆیەکی ساردە و ڕۆژانە دەدات کە کاریگەریەکی سەرسوورهێنەر لەسەر ئازار و ناڕەحەتیەکانی قۆناغی کەوتنە سەرخوێنی سووڕی ماگانە دروست دەکات. ئەم توژینەوەیە جەخت لەسەر خواردنەوەی بڕێکی پێویستی ئاو دەکات و کاریگەرەکانی لەسەر ئازاری قۆناغی کەوتنە سەرخوێن ئاشکرا دەکات. لە چوارچێوەی توێژینەوەکەدا ئەو خانمانەی کەمتەرخەمیان لە خواردنەوەی ئاودا نەبووە و ڕۆژانە زیاتر لە 2 لیتر ئاویان خواردووەتەوە هەستیان بە کەمبوونەوەی ئازار و ناڕەحەتیەکانی قۆناغی کەوتنە سەرخوێن کردووە. پسپۆران ئەمە دەگەڕێنەوە بۆ سوود و کاریگەریەکانی ئاو خواردنەوە لەسەر جەستە. جا دەرئەنجامی توێژینەوەکە دەریخستووە ئەو خانمانەی ڕۆژانە کەمتر لە 1.6 لیتر ئاو دەخۆنەوە دووچاری ئازار و ناڕەحەتیەکی زۆر دەبنەوە لە قۆناغی کەوتنە سەرخوێنیاندا و شارەزایان ئاماژە بەوە دەکەن کاتێک جەستە بڕی پێویستی ئاو شلەمەنەکان لە ڕێگەی خۆراکەوە دەست ناکەوێت جەستە بۆ قەرەبووکردنەوەی حاڵەتەکە هەڵدەسێت بە دەردانی ڕێژەیەکی زۆری هۆرمۆنی ئەنجینین
ڤێزۆپرێسین و ئەم هۆرمۆنە هەڵدەستێت بە گلدانەوەی ئاو لە جەستەدا بۆ کاتێکی پێویست. ئەوەی مای نیگەرانیە پسپۆڕان ئاماژە بەوە دەکەن هۆرمۆنی ئارجنین ڤازۆپرێسین هەرچەندە بەشێکە لە میکانیزمی قەرەبووکردنەوەی جەستە، بەڵام دەتوانێت کاریگەری لەسەر منداڵدان دروست بکات و ببێت بە هۆکاری گرژبوونی ماسوولکەکانی منداڵدان. ئەمەش ئازار و ناڕەحەتیەکی زۆر لە خانماندا دروست دەکات. جا لە لایەکی دیکەشەوە پزیشکان دووپاتی دەکەنەوە. ئەو هۆرمۆنە پێداڕۆشنی خوێن بەرەو منداڵدان کەم دەکاتەوە و ئەمە ژوا دەکات بڕی پێویستی ئۆکسجین لە ڕێگەی خوێنەوە نەگاتە خانە و شانەکانی منداڵدان و ئازار و ناڕەحەتی لە قۆناغی کەوتنە سەر خوێنی سووڕی مانگانەدا زیاتر بکات. ئازیزانم خانمانی ئەزیز شاشەی کورسات بەجێ مەهێڵن زۆر بابەتی ورتر هەیە باسی بکەین لەگەڵ دکتۆری پسپۆڕە و لەگەڵمانە بمێنەوە دوای ئەم وچانە. دووبارە سڵاوتان لەبێ ئازیزانم گەڕاینەوە بەڵاتان بۆی بە ورد و درشتی بچینە ناو بابەتەکە و زانیاری تەواوەتی وەرگین لەسەر سووڕی کەوتنە سەر خوێن و سووڕی مانگانە و بزانین تێکچوونەکانی تایبەت بەم سووڕە چییە. و بۆ ئەمە بەسەرش میوانداری پسپۆری ئەزیز دکتۆرە ڤیان سعدی پسپۆری نەخۆشەکانی ژنان و منداڵبوون و نەزۆکی. دکتۆرە زۆر بەخێربەی بەخێربەی دکتۆر هەر بژیت. زۆر سپاس. دکتۆرە پێم باشە لەوە دەست پێ بکەین پێناسەیەکی تێکچوونی سووڕی مانگانە و سووڕی کەوتنە سەر خوێنمان بۆ بکەیت تا خانمان زانیاری تەواوەتیان هەبێت لەسەری. خۆی سووڕی مانگانە چێ بریتە لە بینینی خوێن لە داوێنەوە یان دابەزینی خوێن لە ڕەحم و بۆ ناو داوێن و بۆ دەرەوە بە شێوەیەکی با بڵێن ڕێکوپێک کە پێ ئەڵێن مانگانە سووڕی مانگانانی مەفرۆز هەموو مانگێ جارێ ئەمە بێت لەکەی کە کچێکە ئەچێتە تەمەنی باڵق بوونەوە هەتاوەکوم لێچوونەوە ئەنجا تەمەنی باڵق بوون لە خانمێکە بۆ خانمێکە گۆڕێ لێچوونش لە خانمێکە بۆ خانمێکە گۆڕێ بەس بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 10 ساڵەوە هەتاوەکوم 4 ساڵ هەندێجا لاوانەیە ساڵێ زووتر ساڵێت ڕەنگتر بێ لەو سەریشکە لێچوونەوەی عادەتەن لە دوای 45 هەتاوەکوم 55 ئەڕوا هەندێک کەسێ زیاتریش ئەڕوا بەس خۆی عادەتەن باشە لە دەوروبەری پەنجاکانە بۆستێتەوە لە دوای 50 و 53 بۆستێتەوە. بەس جەنابەت کە پرسیار ئەەکەیت تێکچوون وەکوتمان ڕێکوپێک خۆی مەفرۆزە ڕێکوپێک بە ڕێکوپێکەکەی ئەوەیە کە هەموو ئافرەتێک دەبێت 3 هەفتە جارێک یا تا 6 هەفتە جارێکی ژانی سووڕی مانگانە بینەکەی لە 3 هەفتە تا 6 هەفتەش بێ هەر قبوڵە و ڕۆژەکانی کەتیایەتی لە 2 ڕۆژ هەتاوەکوم 8 ڕۆژیش هەر قبوڵە و ئەو خوێنی کە ئێڕێژێ لە 5 مڵە و تاوەکوم 8 مڵ تەبانەوە شتێکی نەزەری و ئافرەتێک ناتوانێت حسابی کە چەند مەڵی لێ ڕۆژتووە هەر قبوڵە بەڵام کە ئەڵی تێکچوونە لە بینی سوورێک بۆ سوورێک تێکچوونە لە بڕی ئەو خوێنی کە ئێڕێژێ بەرەو زۆرە یا بەرەو کەمە و هەروەها لە ڕۆژەکانی کەتیایە ئەبێت. دەستخۆش دکتۆر بەر لەوەی بێمە سەر هۆکارەکان کە هۆکاری ئەو تێکچوونانە چین ئەمێ پرسیارێکی دەستەواژە بکەم سووڕی مانگانە و سووڕی کەوتنە سەر خوێن جیاوازی ئەوانە جیاوازی ئەو دوو دەستەواژەیە چییە چکە زۆر کەس هەیە لە بینەرانمان لەوانەیە تێکەڵی بکەن. سووڕی مانگانە هەریانی بە کوردی خۆمان کە خەڵک ئەڵە عادەبوونە هەر هەیە هەمان شتەگرێتەوە ئەوەی کە جەنابەت باسیەکەی هەمان شتەواتای جیاوازیەکیان نییە کە ئەڵی سوور ینی سووڕی کەوتنە سەر خوێن یاخود سووڕی مانگانە هەر هەمان شتەگرێتەوە یاخود عزۆشتن یاخود حیزشتن کە لە هەر ناوچێک بە شێوەیەک باسەکرێت لە ناو کۆمەڵگای بە هەرێکە بە شێوەیەک باسیەکە بەس لە کۆتاییە سووڕی مانگانە ئەگرێتەوە. زۆر دکتۆر ئەگەر باسێک لەوە بکەین خانمێک چۆن بزانێ سووڕی مانگانەکەی تێکچوونی تیا هەیە بۆی سەردانی پزیشکێکی پسپۆر بکە ئایا نیشانەکانی چییە کە ئەم خانمە بیناسێتەوە و سەردانی بەڕێستان بکە. خۆی ئەو پرسیارە زۆر جوانە هەندێک جار نەخۆشێک یاخود خانمە گێتە لای ئێمە
کە باسی سوورەکەی کات یانیڵێ وابوو مەسەلەن ینی حەزەکەم خانمان ئەوە بزانن سووری مانگانە ڕاستە ئەبێ بێت ڕێگولەر بێت بەڵام وەکو سەعات نییە ینی شەرت نییە من ئەم مانگە کە لە 3 مانگا تێکەوتۆ مانگی داهاتوو لە 3 مانگا و لە هەمان بەروارا بێ و هەمان بڕخوێن بێ و بەڵێ ڕاستە مەفروزە هەمان ڕۆژ بێتیایە چکە عادەتەنەوە بە ئاسانی ناگۆڕە کە چەند ڕۆژتیابی بەس ئەوەی کە چەند ڕۆژێک ئەخیرە بێت چکە حەزەکەم خەڵک زۆر جار نەخۆشێکەڵێکی من ئەم مانگە 2 جار تێکەوتوم کەس بە حسابەکەم مانگکە خۆی 31 ڕۆژە بیدایەتی مانگ تێکەوتۆ ئەخیری مانگیش تێکەوتووە کە بۆی حسابەکەین هەر هەمان شتەکاتەوە بۆ نمونە ئەو 25 ڕۆژ جارێ ئادابێ لە بەرەو فریا ئەکەوێت لە بیدایەتی مانگەکە و لە کۆتای مانگەکە شاتێکە بۆیە کە بەچی بزانێت کە سووری مانگانەکەی تێکچووە بینی یەکەم ڕۆژی سووری مانگانەکەی بۆ یەکەم ڕۆژی سووری مانگانەکەی تری حساب کات و ئایا خۆی پێشتر چۆن بۆچکە ئافرەت کە ئەکەوێتە سووری مانگانەوە بە مناڵی شەرت نییە زۆر ڕێک و پێک بێت لاوانێت تا 2-3 ساڵیش هەر ناڕێک و پێکیەکە بێ و لەو سەریشکە لێ ئەچێتەوە ئەمە ڕوو ئايات بۆیە بەس خۆی کە لەگەڵ تا مەنافێرە بێت کە سووری مانگانەکەی چەند ڕۆژ جارێکە هەیە 25 ڕۆژ جارێکە هەیە 30 ڕۆژ جارێکە هەیە 20 ڕۆژ جارێکە هەیەلاوانێت تا 42 ڕۆژ جارێکیش هەر فەرقی هەبێ ئەم جارە ئەوەنەی فەرقە جاری داهاتوش ئەبێ ئەوەی فەرق بێ ئەوەی فەرق بێ ئیتر ئەگەر یەک ڕۆژ مەسەلەن پێش و دواکە ئاساییە بەس ئەگەر بزانێ بۆ نمونە هەفتەیەک فەرقی هەیە یا بۆ نمونە ئەو سووری مانگانەکەی خۆی 6 ڕۆژە ناکرێ ببێ بە 9 ڕۆژ و 10 ڕۆژ ئەمە نائاساییە یا بۆ نمونە 6 ڕۆژە ناکرێ 1 ڕۆژ بێت بەوە ئەزانێ ینی بەو ڕزمی کە خۆی لەسەری ڕاهاتوە ئەزانێت ئەمە ئاسایی یاننا هەندێک جار کە یەکەم ینی جار نەخۆشکێت بۆی شەرحەکەیت تێنەگەیشتووە لەمە لەبەرەوە تێئگات کە ئیتر خۆی ڕزمی خۆی بزانێت چۆنە چەند ڕۆژ جارێکە چەندێکتیا ئەبێ و بڕی خوێنەکەی چەنە بەڵێ دەستخۆش دکتۆرەمێ باس لە هۆکارەکان بکەین زیاتر هۆکارەکان چین کە حاڵەتەکە تووشی خانمەکە بێەوە ئێوە زیاتر خۆتان بەرکەوتتان لەگەڵ چه هۆکارێک هەیە زۆر خۆی هۆکارەکان زۆرن بەڵام بە شێوەیەکی گشتی خۆی سۆری ماگانە لەسەر چی وەستاوە لەسەر ئەو پەیوەندی کە لە بینی دوکلی مێشک و ڕژێنی هایپۆتەلەمەس و پیتوتەری و با بڵێن غودە و تەمەن ناوەکانیان ئەگەر بڵێن ڕژێنی نوخامی و ڕژێنی غودەی دەرەقی و هێلکەدانەکان و تەسیری هەموو ئەمانە لەسەر ناوپۆشی ڕەحم چونکە کە ئەم هۆرمانانە وای لێ ئەکات ناوپۆشی ڕەحم ئەستورە بێت کە ئەم هۆرمانانە لە پڕدا بەزێت ئەو ئەستور بوونی ڕەحمە هەڵ ئەوەرێکاڵەوەرەی خوێنی لەگەڵایەتە دەرەوە بۆ شێوێ دەرەکەوێ هۆکارەکان بە شێوەیەکی گشتێکەڕێتەوە بۆ تێکچوونی ئەو پەیوەندی کە لە بینی ئەم هۆرمۆنانایە ئیتر لە هەر ئاستێکا تێکچێت ئەوە ئەبێ بە تێکچوونی سووری مانگانە و هەندێک جاریش یەکێک لە ئەسبابە موهیمەکان خاستن لە ئافرەتی گەنجە دووگیانە ینی لاوانێ و کەسە نەزانێت دووگیانە تەخیر بووە کە دواییەت دووگیان و لاوانێ مناڵەکەی لە بارچێ لاوانێ حملی خارجە ڕەحم کە لە دەرەوەی ڕەحمە دروست دەبێ ئەمە فاکتەرێکی کە ئەو شتانی کە تەسیری هەیە لەسەر ئەمانە بۆ نمونە تێکچوونی غودەی نوخامی ئایا بەرەو زۆر چالاکە کە خەڵک پێ ئەڵێت غودەی چالاک یاخود غودەی ژەهراوی یا بەعکسەوە تەمەڵە و ئیش ناکا غودەکەی یا ئەو سترێسی کە تووشی مێشکە بێت و ئەکات ئەم پەیوەندێت تێکچێ یان وەزنی ئافرەتەکە وەزنی کە زۆر مەسەلان قەڵەوە یاخود بەعکسە و زۆر زایفە بێت چوری لە جسمیان کەمە بێت و کەمەش تەسیری هەیە لەسەر ئەو هۆرمۆنانەی کە لە جستایە ئەمەژە بێ بەهۆی تێکچوونی سووری مانگانە یان وەرگرتنی هەندێ دەرمانەکانی بۆ نمونە ئەوانەی کە بۆ پەرکەم و بورانەوە بەکاری ئەوانەی کە بۆ نەخۆشە دەروونەکان بەکاریە یاخود بە شێوەیەکی سەرەکی ئەو هۆرمۆنانەی کە وەرەگیرێ بەهۆی بەوەکو مەنع بەکار ئەهێنرێ حەبی مەنع بە تایبەتی و حەبی مەنعانی کە تەنها پرۆجسترۆنی تەیە و بە تایبەتتریش ئەو حەبە مەنعی کە خۆمان پێڵێن ئەمەرجنسی پیڵ یاخود ئەوەی کە یەک دەنکە کە منعی کتوپڕە یعنی یەکسەر وەکو ئەمەرجنسی
وەری ئەگرێ ڕاست. ئەمە ئەبێ بەهۆی تێکچوونی سۆڕی ماگانەکە لەوانێ هەندێک جار تا 1-2 مانگێک ڕێک نەبێتەوە هەروەها ئەو لەولەبانەی کە بەکارێ هێنرێ ئیتر ئایا لە قۆڵادا ئەنرێ ئایا لە ناوڕەحمە ئەوەی ناوڕەحم کە لەولەبێکی ئاسایی کە پڕ بێ یاخود ئەوەی کە هۆرمۆنی پێوێ ئەمانە هەمووی ئەگەریەوەی هەیە کە عادەتێک بن یاخود شیردان کە لە بەروی هۆرمۆنی شیر بەرزەبێتەوە یان لویەک لە مێشکایە هۆرمۆنی شیر بەرزەکاتەوە ئەمە واکات کە سوڕی ماگانە تێک بە زۆر چاکە دکتۆر ئەگەر باسێک لە ئازاری کاتی سۆڕی کەوتنە سەر خوێن بکەین ئەگەر من یەک تا دەبم بەڕێزە تا چ ڕادەیەک ئازار لە کاتی سۆڕی ماگانەیە ئاساییە بۆ خانمێک یعنی بۆ نمونە ئەگەر لەو ڕقەمە زیاتر ئازاری هەبوو سەردانی پزیشکێکی پسپۆرکا بۆی داوای چارەسەر بکە ئەتوانم بڵێم ئەگەر هاتوو ئازارەکە وای کرد کە نەتوانێت ژیانی ڕۆژانەی بژی بۆ نمونە خوێندکارە ناتوانێت بچێت بۆ قوتابخانە بۆ نمونە مۆزەفێکە ناتوانێت بچێت فەرمانبەرێکە ناتوانێت بچێت بۆ ئیشەکەی یان دایکێکە ناتوانێت هەستی ئیشی ماڵەکەی بکە ئەمە پێویستی بۆیە کە سەردانی پزیشک بکە و هۆکە شتێکی گرنگی کەش هەیە ئایا ئەم هەر لە مناڵێەوە کە یەکەم جار کەوتۆتە سوڕی ماگانە هەروایە یان نەخێر چەند ساڵەوانە بووە ئێستا تازە وای لێ هاتووە کە تازە وای لێ هات یعنی ئەمە نەخۆشیی تازەیە وای لێ ئەکات کە ئەو ئازارە زۆرەی بۆ دروست بێ بەڵێ دەستخۆش دکتۆر بابەسێک لە چارەسەریەکان بکەین چارەسەرەکان بە دەرمان چینوە چارەسەر سروشتەکان چین چونکە من خۆم دۆشاوی توم زۆر بیستووە لەوانەیە تۆش نەخۆش پێی وتبێتی کاتێکە دۆشاوی تۆ خۆنی ترەکەونە سوڕەکەەوە ئەمێ باسی ئەومان بۆ بکەیت خۆی دۆشاوی تویان هەندێک خواردنی تریشەیە لە بروی دژە ئۆکسانێکی زۆر باشیان تایە ئەمە وا ئەکات کە ینی ئستفادی هەیە لەسەر هێلکەدان لەبەرەوە زۆر خۆراکمان هەیە کە دژە ئۆکسانێکی باشن هۆکارن لەسەر ئەوەی کە هێلکەدان باش ئیشکات حتا ینی هەندێک جار بە شێوەیە حەبوو داودەرمان دروست دەکرێت ئەم دژە ئۆکسانانە بۆ یەکێکە سوڕی ماگانەی باش نییە بۆ یەکێکە مناڵی نابێ یا بۆ یەکێکە پێی ئەڵێن مەسەل ناوکی هێلکە بەکەڵک نایە لە بری هێلکەکانی کۆن بۆ پیر بووە لەبەرەوە پێویستی بۆ دژە ئۆکسانانە هەیە لەوانەیە تەسیرێکی یعنی ئەرێنی دروستەکە بۆیە ئەو خۆراکانش ئەو تەسیرە ئەرێنیان هەیە بەعکسی ئەو خواردنانەی کە باکسە ئۆکسانن دروست ئەەکەن بۆ نمونە ئەوانی کە موادی حافزان زۆرتیایە یاشتی سوورۆکراوی زۆریان ئەوانی کە شیرینیان زۆرتیایە ئەمانە ئۆکساندن زیاد ئەەکەن لەبەرەوە نەرێنیە لەسەر هێلکەدان و لەسەر ئیشکردنی هێلکەدان و لەسەر سوڕێ ماگانە و دوجاریش لەسەر دروستبوونی مناڵ زۆر چاکە دکتۆرەکە باسی هۆکارەکانی کەمکردنەوەی ئازار بکەین لە کاتی سوڕی کەوتنە سەر خوێنە زۆر خانممان بینیوە کە پەنابەتە بەر خواردنی جۆرە شیرینی و چکلێتێک و هەنێ خانمی تریش کە جوانەیەک بە ئاوی گەرم بەکارێنێ بۆ سەرسکی بۆی کە کەمێک لەم ئازارە کەم کاتەوە ڕاستترین شێواز بۆ کەمکردنەوەی ئازارەکە کامانن خۆی باشترین شتەوەی بزانین چی ئازارەکەمان کەمەکاتەوە خۆی لە ڕاستە جوڵە باشە لەو کاتەیە بەڵێ جوانە و گەرمی ئیسراحەتێک بەجەستە ئەو خواردنانە لە بەر ئەو کەسە لە ژێر سترێسێکی زۆرە و ئازارە بۆیە هەستەکە ئیسفادەی لێ ئەکا لەو کاتەیە هەندێک جار ینی ئەمانەش هەر ئیسفادەی نییە ئەبێت پەنابەرێ بۆ دەرمانی ئازار ئیتر دەرمانی ئازارەکانیش یعنی ئاستی هەیە لە شتی بەسیتەوە دەست پێکاتە شتی زۆر قورس هەندێک جار ناچارە بین ئەگەر بێت و ئازارەکە ئەوەندە زۆر بێت لەوانەیە وابێت پێویستکە کە سوڕی ماگانی بۆ سێنرێ بووینێت ئیتر یعنی کە ئازارەکە زۆر بێت تەحمل نەکرێ بەڵێ دەستخۆش دکتۆر زۆرێک لە کچان کاتێک بە مەبەستی ئازار دەچن بۆ لای دکتۆر لەوانەیە زۆر جار پێیان بوو ترێ یاخود خۆیان ئەیگێڕنەوە ئەڵەن پێیان وتوین دوای هاوسەرگیری باش ئەبیت ئایا ئەو قسەیە زانستیە؟ دوای هاوسەرگیری نەخێر بەڵام دوای دووگیانی بوون دوای دووگیانی بوون و مناڵ بوون بۆچی هەندێک جار ئازارەکە عیلاقی بۆیە کە ملی ڕەحم ئەوەندە گرژە ئەو خوێنەکە ئێوێ دابەزێت ڕەحم پاڵی پێوەنێ بووی دابەزێ بە ئەسانی دانابەزێت بۆیە ئەو گرژبوونە دروست ئەکات و ئازارێکی زۆر دروستەکە بۆیە زۆربەی جار دوای دروستبوونی مناڵ و خاستان مناڵ بوون کە دەمی ڕەحم ئەکشێن نەک ناوجان علاقی بە ئازاری بە ناوجانەوە نیە لەبەرەوە بە هاوسەرگیری هەل نابێ مۆزوعەکە بەس بە دروستبوونی دووجانی و مناڵ بوون
زۆربەی جار هەلە بێ بەڵێ زۆر چاکە دکتۆر ئەگەر باسێک لە تێکچوونەکان و ناڕێکەکانی سوڕی کەوتنە سەر خوێن بکەین بە تایبەت لەو خانمانی کە چارەسەرە جیاوازەکان ئەگەر نەبەر ئەستۆ بۆ نمونە چارەسەرەکان کە خانمێک یەت بۆ لای بەڕێستان داوای چارەسەرەکە بەڵام ئەگەر خانمێکی تر تێکچوونێکی سوڕی کەوتنە سەر خوێنی هەبێت و نێت بەدەمێ و چارەسەری نەکات و پشتگوێ بخە ماکەکانی پشتگوێخستنی ئەم تێکچوونانە چییە؟ ئەگەر خانمێک بە دوایان نەڕات و پشتگوێ بخە مەترسی لەم ناڕێکی و لەم تێکچوونەی سوڕی کەوتنە سەر خوێنەیە هەیە؟ بەڵێ وەکوتم هەندێک جار تێکچوونی سوڕی مانگانە لەوانێشتی گرنگ لە پشتەوە هەبێ بۆ نمونە دووگیانی دەرەوەی ڕەحم کە حملی خارج ڕەحم لەوانە کەسە ئێهمالی کا بەزەمە دەلالت بلەوەی کە حملی خارج ڕەحمەیە خوا نەخواستە کەمە شتێکی ترسناکە گەر پشتگوێ بخرێ یان هەندێک جار لە ئافرەتێکە کە ئەم سوڕی تێکە چێ لەوانەیە دەرکەوێ خوا نەخواستە ژێرپەنجەی مناڵدانی هەبێ لەبەر ئەوە باشتر وایە زوو مشوری خوا بەداخەوە ئێمە بازێک نەخۆش هەیە وا ئەزانێ ئەگەر نەچێ بۆ دکتۆر چاکە بێتەوە نەخۆشێکی یان ئەڵێ با ئەترسم با نەزانم یانی چی ئەترسم با نەزان یعنی ئەگەر تۆ نەزانی چی ئەبێت چاکە بێ نەخێر ئەگەر هەیە تۆ ئەگەر زوو بزانیت ئەم نەخۆشیە چارەسەر کرد ئەگەر خراپترین نەخۆشیش بێ چکە ئێستا الحەمدوللا ینی زانستی پزیشکی بەشی خۆی پێشکەوتووە بەڵام ئەگەر هەر پشتگوێ خۆی بەخێ لەوانەیە ئەگەر شتێکی زۆر پێشینەش بێت بەرەو شتی خراپ و دەرەجەی خراپتر بڕوە زۆر چاکە دکتۆرە لێرە لەوانەیە هەنێ خانم هەبێ لە کاتی سەرەتای گەنجێتیە بە هۆکاری شەرمەوە بە یاخود بە هۆکاری سترسەوە بێ ئەگەر ناڕێکیە کەس پێ بکەن لە تایبەت بە سۆڕی ماغەکانیە بە دایک و باوکیان نەڵێن یاخود بە کەسوکاریان نەڵێن ڕێنمایی و بۆ ئەم هەرزەکارانە چیە کاتێک کە تووشی حاڵەتێکی وابن بەبێ هیچ شەرم و بەبێ هیچ سترێسی ڕاستەوخۆ دایک و باوکیان ئاگادار بکەنەوە لە ڕاستیە یعنی الحەمدوللا خەڵکی ئێستا ڕۆشنبیری زیاترە و ئەکسێسی هەیە بۆ زانستی یعنی هەموو گەنجێک بەشی ئەوە لە ماڵەوە بڵێن ئەتوانێت لە ڕێ حەج ئالەتێکەوە بێت خۆی بگەڕێ بە دوای سوڕی ماگانە گەرتێکچێ چییە لەبەر ئەوە تەسەوورەکەم یعنی خەڵکی ئێستا بەشی ئەوە هوشیار بێت کە ئەگەر هاتو سوڕی ماگانەکەی زۆر خراپ بێت لە ڕێ دایکی پوری کچی پوری ڕەفیقێکەوە بتوانێت ینی استشارەی پزیشکی وەرگێ زۆر چاکە دکتۆر ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی ماشەڵڵا لە بێت جلەکانە زۆر جوانە و شانازی شەکەین کە بە جلی کورتیەوە لەگەڵ ئێمە بەشدار زۆر بەخێر هاتی دکتۆر سعدی سپۆری نەخۆشەکانی ژنان و منداڵبوون و نەزۆکی و دووبارە زۆر بەخێر هاتی ئەزانم ئێمە شاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ هیوادارین تەواوی زانێرەکانتان وەرگرت بێ تا کۆمەڵێ بڕگە و بابەتی تر هەشاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێ دووبارە سپاس بۆ دکتۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس دەکەین ئازیزانم بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودتان وەرگرت بێت دەروون دروست و تەندروست باش بن خواتان لەگەڵ